لێبێ من زریان ڕەحمانم نوێترین هەواڵا بوریەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێکە. دوای 2 ساڵ و 6 مانگ هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەستی پێکردەوە. وەزیری نەوتی عێراق ئەڵێت ئەم هەنگاوە بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوی داهاتە نەوتیەکانە. نرخی فرۆشتنی نەوتی سپی ماڵان تەنها لە 3 ڕۆژان نزیکەی 10,000 دینار بەرز بووتەوە. بازرگانێکی فرۆشتنی نەوت هۆکارەکەی بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمە گێڕێتەوە. خراپی ئاوی خواردنەوە لە پارێزگای هەولێر خواستی لە سەردانانی فیلتەری پاڵاوتنی ئاو زیاد کردووە. ئەوەش لە ڕووی داراییەوە بارگرانی بۆ هاوڵاتیان دروست کردووە. سووریا بە بەهای 1 ملیار و 500 ملیۆن دلار چەند گرێبەستێکی گەشتیاری ئیمزا کردووە. وەزیری گەشت و گوزاری سووریا ئەڵێت بۆ پەلکێشکردنی و بەرهێنەرە دەرەکیەکانە. دووبارە سڵاوتان لێبێ. دوای ڕێکەوتنی سێقۆڵی هەرێم و بەغاو کۆمپانیاکان هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەستی پێکردەوە. لە قۆناغی یەکەمە 190,000 بەرمیل هەناردە ئەکرێت و 50,000یش بۆ پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستانە. ڕێکەوتنی نێوان هەرێم و عێراق و کۆمپانیا نەوتیەکانی بەرهەمهێنەری نەوتی هەرێمی کوردستان بە یەکێک لە ئامانجە گرنگەکان بۆ کۆتایی هێنان بە قەیرانی دارایی سەیرەکرێت. سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لە ماوەی ڕابردووە ڕۆڵێکی گرنگی هەبووە لە سەرپێخستنی ئەو ڕێکەوتنەیە. چاوەڕوانەکان بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی خاوی هەرێم کۆتاییان هات. لە ئێستا بەدواوە داهاتی نەوتی هەرێم دەچێتەوە گەنجینەی گشتی عێراق. ئیتر هاوڵاتیان چاویان لەوەیە عێراق بێ جیاوازی موچە و شایستەدارایەکانی هەرێم خەرج بکات. شارەزایەکی بواری نەوت دەڵێت ئێستا هەرێم مافی خۆیەتی داوای موچە و بەشە بودجەی خۆی بکات. پێویستە هەرێمی کوردستان لە گفتوگۆکانی ئەو شاندانی هەرێمی کوردستان کە دەچێت داوای نردنی بەشە بودجە بکات. بەشە بودجەکەی هەرێمی کوردستانیش بریتیە لە تەشغیلی بودجەی تەشغیلی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی سابت و بەردەوام پێویستە ماگانە لە کاتی خۆیاندا بدرێت بەبێ دواکەوتن و خاڵێکی تریش بریتیە لە بودجەی ئیستیسماری. ڕێکەوتنی نێوان هەرێم و عێراق و کۆمپانیا نەوتەکانی بەرەمێنانی نەوتی هەرێم بەیەکێک لە ئەنجامە گرنگەکان بۆ کۆتایی هێنان بە قەیرانی دارایی سیر دەکرێت کە سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی لە ماوەی ڕابردوودا ڕۆڵێکی گرنگی لە سەرپێخستنی ئەو ڕێکەوتنەدا هەبووە. ئەندازیاری ئەو ڕێکەوتنامەیە کە دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک باڤڵ تاڵەبانیە ئەمە مەسەلەیەکی عاتفی نییە. ئەمە بەڵگەنامەکان وا دەڵێن و ئەمە مێژوو وا دەڵێن و ئەمە ئەو سەردانە مێژووە وا دەڵێ کە بە نوێنەراتی هەرێمی کوردستان و بە ڕەزامەندی پارتیش ئەم سەردانە بۆ بەغدا ئەنجام درا و لەم سەردانەدا سەرۆک باڤڵ تاڵەبانی توانی کلیلی کردنەوەی دەرگا داخراوەکانی نێوان هەرێم و بەغدا بەدەست بێنێ. لە مانگی ئاداری 2023ەوە بە بڕیارێکی دادگای پاریس هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە ڕاگیرە. ئەوەش هۆکار بوو بۆ قوڵبوونەوەی قەیرانی دارایی لە هەرێم. بەڵام دوای ڕێکەوتنی سێقۆڵی هەرێم و بەغداد و کۆمپانیەکان هەناردەی نەوت دەستی پێکردەوە. لە قۆناغی یەکەمدا 190,000 بەرمیل هەناردە دەکرێت و 50,000 بەرمیلیش بۆ پێداویستی ناوخۆ گل دەدرێتەوە. تێچووی دەرێنان و بەرەمێنانی هەر بەرمیلێک نەوت 16 دلار بۆ کۆمپانیەکان دیاری کراوە و لە بری 16 دلارەکەش نەوتیان دەدرێتێ. ڕێکەوتنەکەی نێوان هەرێمی کوردستان و عێراق بۆ هەناردەکردنەوەی نەوت لە ڕێگەی عێراقەوە هەر چۆنێک بێت و بڕی نەوتەکە هەر چەندێک بێت دوجار بەلای هاوڵاتیان و موچەخۆرانەوە دەرەنجامەکان گرنگن چونکە ئەوان ساڵانێکی زۆرە بەهۆی قەیرانی داراییەوە دەناڵێن و دوجار چاوەڕوانن ئەم ڕێکەوتنە ببێتە سەرەتایەکی گرنگ بۆ بوژانەوەی بازاڕ و هاتنی موچەی فەرمانبەران لە کاتی خۆیدا. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.
ئێستا کە بینەری راپۆرتەکەی ڕێباز بووین با لێرەشا بەداتا و ژمارە باسێکی ئەم ڕێکەوتنە بکەین باسی لێدوانی کەسایەتیە گرنگەکان بکەین لەم ڕێکەوتنە بزانێکین چ لێدوانێکیان هەبووە چ ڕاوبۆچوونێکیان هەیە دواتریش لەگەڵ میوانێک زۆر بە وردی باسی ڕێکەوتنەکەکەین بزانین چی بەسەردێ و ئاسۆی ڕێکەوتنەکە چۆنە و چێ گۆڕانکاریێک بەسەر بارودۆخی دارایی هەرێمی کوردستان ئاهێنێت. وەزیری نەوتی عێراق ئەمڕۆ کۆنفرانسی ڕۆژنامەوانی هەبوو بە وردەکاریەوە باسی ڕێکەوتنەکەی کرد هەندێک داتاشی خستە ڕوو کە لە ئەسنای ئەم ئینفۆگرافیکە من زیاتر باسی ئەەکەم بەڵام وتوێتی ینی لە قسەکانیا کە ئەڵێ ئامانج لە ڕێکەوتنەکە کۆنتترۆلی هەموو داهاتە نەوتیەکانە هەموو داهاتە نەوتیەکان بە هەرێمی کوردستانیشەوە ئەوێت کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندیا بێت. سەرۆکوەزیرانی عێراقیش ڕێکەوتنەکەی بە مێژووی وەسف کردەوە وتوێتی لە هەموو ئەو ماوەیە کە ناکۆکی هەیە لە نێوان بەغا و هەرێمە لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەم ڕێکەوتنە باشترین ڕووداوێک بووە کە ئەکرا لەم بابەتەیە ڕووبات. بەڕێوەبەری سۆمۆش قسەی کردە بۆ کورسات نیوز باسیەوەی کردوواڵە ڕێکەوتنەکە کاتی ینی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیا دوێنێ باسی کردوتی ڕێکەوتنەکە کاتی نییە ڕێگە خۆشکەرە بۆ ڕێکەوتنێکی هەمیشەی بەڵام مایلز کاگینز قسەی بۆ کورسات نیوز و کردووە ئەڵێ ڕێکەوتنەکە کاتیە لە کۆتایی ئەم ساڵ کۆتایی پێدێت بەڵام ئەمیش جەخت لەوە ئەکاتەوە کا ڕێگە خۆشکەرە بۆ چارەسەرێکی هەمیشەی و ئەڵێ هیوادارم لە پێشەوەی کە ڕێکەوتنەکە کۆتایی بێت چارەسەرێکی هەمیشەی بدۆزرێتەوە کێشەکان بە تەواوەتی چارەسەر بکرێن. دوام لێ دوانانە با بچینە لای ژمارەکان داتا و ژمارەکان بزانێکین ڕێکەوتنەکە بە چ شێوەیە کە نەوتەکە چۆنا چۆن ڕادەست ئەکرێت لەکوێ ئەفرۆشێت لەکوێ کۆگا ئەکرێت. ئەوەی کە باسی لێوە کرا سەرەتا وتراکە لە نێوان کۆمپانیاکانە 8 کۆمپانیا بەشدار بوون لە ڕێکەوتنەکە 2 کۆمپانیای DNO و گیانل ئەنەرژی بەشدار نەبوون بەڵام لە لێدوانەکانی ئەم ڕۆیا لێرە و لەوێ بیستمان لە وەزیری نەوتی عێراقیشکە هەموو کۆمپانیاکان بەشداریان کردووە لە ڕێکەوتنەکەیە. هۆکاری بەشدار نەبوونی ئەو 2 کۆمپانیایە گەرەنتیکردنی شایستە داراییەکانیان بۆ شایستە داراییەکانی کۆمپانیاکان لە ڕێکەوتنەکەیە بە باشی بە وردی باسی لێوە کراوە قەرزی کۆمپانیاکان کە ئەیانەوێت مسۆگەر بکرێت دانەوەی ئەوەی کە لە لای حکوومەتی هەرێم هەیەە 1 ملیارد دلارە تەنها قەرزی DNO لای حکوومەت 300 ملیۆن دلارە و ئەوەی کە کۆمپانیاکان هەتا ئێستا دەستیان بەڕێکەوتنەکە کردووە و ویستویانە مسۆگەر ببێت ئەوە بۆ کە قەرزەکانی پێشویان بدرێتەوە ئەوەی کە قرار لە ینی داهاتووشا پێیان بدرێت مسۆگەر بکرێت. بازانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. ڕاگیرانی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە مانگی ئاداری ساڵی 2023 بووە زیاتر لە بڵین 2 ساڵ نزیکەی 2 ساڵ نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە بڕی هەناردەکردن لەو کاتەیە کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرا ڕۆژانە 400,000 بەرمیل بووە کە بەپێی داتاکانی ئەپیکۆر ئەوەی ئەپیکۆر باسێکا لە ماڵپەڕە فەرمیەکەیەوە ئەڵێ هەموو زیانەکان ئەگەر هەژمار بکرێت نەک تەنها ئەوەی کە لە ڕێگەی ینی پارێ و لە ڕێگەی هەناردەینەوەتەوە دێ هەموو زیانەکان بەگشتی ئەڵێ ئەو ڕاگیرانی هەناردەکردنە 35 ملیار و 500 ملیۆن دلار زیانی بە دوای خۆیان هێناوە. ئەمڕۆکە بەڵام وەزیری نەوتی عێراق ئاماژەی بۆ کرد کە زیانەکان 25 ملیارد دلار بوون دیارە لێکدانەوەی جیاواز هەیە بۆ ئەم بابەتە. چارەنووسی نەوتی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا لە ڕێکەوتنەکە باسی لێوە کراوە ئەوەیە کە بەرهەمهێنانی هەرێمی کوردستان لە ئێستا 240,000 بەرمیلی ڕۆژانەیە بەهۆیەوەی کە ئەم ماوەیە بەرهەمهێنان لە کێڵگەکان ڕاگیرا بۆ ئاستی بەرهەمهێنانی کەم بووەتەوە لە بەڕێکەوتم لە کاتی ڕاگررتنی ڕێکەوتنەکە 400,000 بەرمیلی هەناردا کرد. ئێستا 240,000 بەرمیلە لەم 240,000 بەرمیلە 190,000 لە ڕێگەی ینی ڕادست ئەکرێت بۆ ینی لە ڕێگەی سۆمەوە هەناردە ئەکرێت 50,000 بەرمیلی بۆ بەرهەمهێنانی بۆ پێویستەکانی ناوخۆیە. ئەمڕۆ وەزیری نەوتی عێراق لە قسەکانیان لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی وتی ئەمە نەچەسپاوە وانە کە ئەمە ئیتر بەبێ گۆڕانکاری بێ ئەڵێ نەخێر ئێمە بێ ئەمە لانی کەمی ئەو نەوتەیەکە لە هەرێمی کوردستان بەرهەم دێت باس لەوە کات کە ئەم بڕا پۆتەنشەڵی ئەوەی تایە توانستی ئەوەی تایە کە زیاتر بکرێتەوە لە بەرەوەی کە پێشتر 400,000 بەرمیل بواڵێ بێ زیاد بکرێت و کە زیاد کرا ئەوەی ئەدرێ بە هەرێمی کوردستان بۆ پێویستی ناوخۆ ئەو 50,000 بەرمیلەیە ئەوی تری کە زیاد ئەکرێت
بێگومان ئەبێ هەناردە بکرێت. جا بابەتێکی تر لێرەیە کە زۆر گرنگە ئەوەیە کە هەرێمی کوردستان خەرجی دەرهێنان و گواستنەوە و پاڵاوتنی ئەو بڕە کە ئەدرێ بخۆی ئەبێ خۆی بیە لەسەر هەرێمی کوردستانە و لەو بەرهەمە پاڵاوتەیە لەو بەرهەمە نەوتیە کە هەرێمی کوردستان دروستیەکە و بەرهەمی ئەهێنێت کە خەرجیەکانی لێ دەرکرد چی بۆ بمێنێتەوە بێ ئەویش ڕادستی حکوومەتی ناوەندی بکە. جامە پرسیاری گەورە بە دوای خۆیانە لەگەڵ میوانەکەمان باسەکەین بۆی بزانین ئەمە ئەبێتە هۆکار بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوت بە نرخی پاڵپشتی کرا و بات بە هاوڵاتیانی هەرێم یاخودنا. پرۆسی هەناردەکردنی نەوتیش ئابەم شێوەیە کۆمپانیاکان و سامانە سروشتیەکان نەوتی هەرێمی کوردستان ڕادستی کۆمپانیای نەوتی باکوورەکەن. کۆمپانیای نەوتی باکوور لە سنووری زاخۆ لا فیشخاپور بەرپرسن لە وەرگرتنی نەوتی هەرێمی کوردستان و لە پێوانەکردنی لەوێوە ئەنێردرێ بۆ بەندەری جەیهان. لە بەندەری جەیهان ئەو نەوتە کۆگا ئەکرێت دەست بەجێ بار ناکرێت بۆ فرۆشتن و لە بەندەری جەیهانیشەوە ئەو کۆمپانیانە کە گرێبەستیان هەیە لەگەڵ سۆمە نەوتەکە ئەکڕن و هەناردا ئەکرێت. شایستە داراییەکانی کۆمپانیاکانیش ئەوەی لە ڕێکەوتنەکەیە یعنی باسی لێوە کراوە دیاری کراوە 16 دۆلارە و نەوتیش بە نرخی ڕۆژ پێیانە درێواتە ئەو 16 دۆلارە بە شێوەی پارە نادرێ بە کۆمپانیاکان. نەوت نرخەکەی هەرچەندێک بێ بەقەدەر 16 دلار نەوت ئەدرێ بە کۆمپانیاکان. کڕیارانیش بەپێ ئەوەی کە بەڕێوبەری سۆمۆ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیە باسی کرد لەڵێو نەوتی هەرێمی کوردستان استێ ئەوروپا پێویستی پێوێتی لە بەرەوەی کە ئێوێ کڕینی نەوت پشتبەستن بە رووسیا کەم بکاتەوە ئەڵێ ئەکرێت کە بۆ ئەمریکای باکوور و ئەمریکای باشووریش هەناردە بکرێت و ئەمە کۆتاوێستگەی نەوتی هەرێمی کوردستانە و دیارە لە وڵاتانە ئەگرسێتەوە. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی ئەم بابەتە وەکو پێش ئینفۆگرافیکە کەش بۆم باسکردن ئەمێ بچم لەگەڵ میوانێک باسێکی تێر و تەسەل بکەم لەسەر ئەم بابەتە بزانین جگە لەمەیکە لە ڕووکارە هەیە و ڕۆژانە باسی لێواکرێت لە پشتەوە چی هەیە و داهاتووی ئەم ڕێکەوتنە چیل بەسەردێت. میوانێکی زۆر شارەزام لەگەڵا یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕۆمبین لا لیستەرسیەوە لەگەڵما زۆر بەخێر هاتن کاک یادگار. سەرەتا پێم بڵێن جگە لەوەی کە ئەم هەناردەینەوتە بە موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بەستراوەتەوە و هاوڵاتیان هیوادارن لەمە بەدوام موچەکانیان لە کاتی خۆیان بێت. جگە لەم بابەتە ئەم ڕێککەوتنە چ گرنگیەکی هەیە باسی سوود و زیانەکانیم بۆ بکە بۆ هەردوو لایەنی هەرێمیش و حکوومەتی ناوەندیش. سڵاتان لێ بەزریانخان ئەم کاتتان باش. تەبیعی ئەمە ئێستا 30 مانگی ڕێک دوو ڕۆژ لەمەوە پێش ئەو ڕۆژەی کە درێبەستەکە ئیمزاکرا لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە 30 مانگی ڕێک واتە 2 ساڵ و 6 مانگ بەسەر وەستانیانەدا تێپەڕی و دوو ڕۆژێک بەسەر 2 ساڵ و 6 مانگ تێپەڕی و ئەمڕۆ سەر لە بەیانی وەکو جەنابتان باسان کرد هەناردە دەست پێ کردوەوە. دەست پێکردنەوەی هەناردە خۆی شتێکی زۆر باشە قۆناغێکی باشە بۆ ئەوەی کە ئەم ڕێکەوتنەی کە کراوە مانگوازێتەوە بۆ قۆناغی ڕابزەر. ئەمە من ناومناوە قۆناغی ڕابزەر مانگەێنێتەوە قۆناغی با بڵێن سەقامگیری زیاتر. ئەوەی کە باست کرد جەنابەت کۆمپانیا نەوتیەکان هەمویان ئەڵێن ئەمە ڕێکەوتنێکی کاتیە بەو مانایە کاتیە چەند خاڵێکی تایە ئەبێ جێبەجێ کرێ بۆی بگەیتە با بڵێن ئەو قۆناغی کە من ناومناوە بە قۆناغی سەقامگیری و ڕێکەوتنی درێژخایەنتر. ئەویش ئەوەیە سەرەتا ئەم 16 دلارە نەمێنێ ئەوەی کە کۆمپانیای وودر مەکەنزی تێشوی حەقیقی نەوتی هەرێمی کوردستانمان پێ بڵێت چەندێکە و وەزارەتی نەوتی عێراقیش دانی پیابنیەوە قوبوڵی بکاوە لایەنەکان هەموو قوبوڵیکەن یعنی هەر سێ لایەنەکە قوبوڵیکەن ئەم ڕێکەوتن سێ لایەنێ هەر لایەکیان کێشەی بۆ دروستێ کێشە بۆ ڕێکەوتنەکە دروست هەبێت بەو هیوایان هیچ کێشەیەکی بۆ دروست نەبێت لەبەرەوە 16 دلارەکە دوای ئەوەی کە لە ماوەی 2 مانگا بڕیارە لە دەست بەکاربوونیەوە وود مەکەنزی کێشووی نەوتی هەرێمی کوردستان پێوتین و ڕێکەوتن لەسەری ئەو وەختە 16 دلارەکە نامێنێ چ بۆ گواستنەوە چێ بۆ بەلامێنان ئەچینە ئەو قۆناغی کە بە پێی گرێبەستەکانی کۆمپانیا نەوتیەکان وەزارەتی نەوت اعتراف بکە بە گرێبەستەکان و خەرجیەکان بە ئەمە براوەیە بۆ هەرێمی کوردستان ئەگەر بگەینەوە قۆناغا و براوەیە بۆ کۆمپانیا نەوتیەکان. لەلایەکی تریشەوە ئەم ڕێکەوتنە براوەیە بۆ عێراق چووکە دوو خاڵی سەرەکی کەوتە دەست حکوومەتی فدراڵیەکیان فرۆشتنی نەوت کە ئێستا فرۆشتنی نەوت بە یەک با بڵێن سیاست ئەفرۆشرێ و یەک سیاست تەحدیدێکە بۆ کوێ ئەڕوانەوتی عێراق و هەرێمی کوردستان دووەمیشیان داهاتی ئەو نەوتە ڕاستەوخۆ
حکوومەتی عێراق وەرێگرێ دوایە پشتی کۆمپانیا نەوتیەکانی لێ ئایا بە حکوومەت هێرێمی کوردستان و حکوومەت هێرێمی کوردستان یا بە کۆمپانیا ناونەتیەکان لەبەرەوە کۆمپانیا نەوتیەکان ناویان ناوە بە ئەمە با بڵێن هەمە لابراون وێنوێنە لەبەر ئەوە بەو کاتە وێنوێنە کە هەموو شتەکان بەڕێکی بڕوە و کێشەی بۆ دروست نەکرێت لەبەرەوە زۆر گرنگە لەم کۆناغە تێپەڕین. باش کاگیانگار با من یەک ڕوونکردنەوە بم من بڕیارم ماوە لەم گفتوگۆیە زیاترین جار قسە بە جەنابەت ببڕم لەبەرەوەی کە زۆر بۆم گرنگە وەڵامی زۆرترین پرسیار لە ئێوە وەربگرم ئەوەی کە ئەوترێ لە کۆنفرانسەکانە بە داتا و ژمارە ئەمە ڕوونە ئەمە هەمووی لە ڕوە ئەمێ لە ڕێگەی جەنابتانەوە زیاد ینی زانیاری زیاترمان دەستکەوێت لەوەی کە لە پشتی ڕێکەوتنەکە هەیە بۆیە هەر لە ئێستاوە ئەم داوای لە بردنێ من قبول بکەن و ئەوەی کە قسەتان پێ بڕم هۆکارەکەوەیە کە ئەمەوێت زیاترین پرسیار وەڵام بینەوە ئێستا کاگیادگار پێم بڵێن فشارەکانی ئەمریکا ڕۆڵی هەبوو لە دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆچی واشنگتن ئەوەندە سوور بوو داوای ئەکرد کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە بەتەکیت فشارەکانی ئەمریکا کاریگەری خۆی هەبووە بە دوو ئاڕاستە یەکێکیان ئەمریکا بە بەردەوامی ئەوێ نەوتێکی زیاتر بخرێتە بازارەوە نرخی نەوت دابەزینی بەسەرابێ لەبەر ئەوەی کە ئێستا کێشە بۆ نەوتی رووسیا دروست بووەوە گەمارۆ لەسەر نەوتی رووسیا هەیە جگە لە گەمارۆکەش بەرهەمی رووسیا کەمی کردووە بۆ هەناردەکردن و نرخی نەوت بینیتان لە چەند ڕۆژی ڕابردووە بەس بووە خاڵێکی تریشیان ئەوەیە کە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کە با بڵێن ئەم حکوومەتە نوێی ئەمریکاوە بە سەرۆکایەتی شڕم ئەو پەڕی فشاری خستووەتە سەر ئێران بۆیە هەناردەی بوەستێنێ و ئەو هۆکارانەشی کە ئەبێت بە پێی وایە کە با بڵێن تەمیلی ئێرانی پێ ئەکرێت کە یەکێکیان لەوانە گومانەکراکە نەوتی هەرێمی کوردستان و هاوردەکردنی غازە ئەمە بەشێکە لەو سیاسەتە گشتگیرە و خاڵێکی تریش کۆمپانیا نەوتیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستانن و ئەوێ ئەو کۆمپانیا نەوتیانە لەو زیانەی کە کردویانەوە بەشێک بوون لەو لۆبی کە کرابوو لە ئەمریکایە ئەمانە هەمووی هۆکارن بەسەر یەکەوە وەسەقامگیری عێراق و هەرێمی کوردستان گرنگە بۆ ئەمریکا لە بەرەو فشارەکانی کردووە بۆ ئەوەی ڕێککەون لەلایەک سعری نەوت دابەزێ سەقامگیریە بۆ بازاری نەوت بگەڕێتەوە فشارەکانی ئێران ئەمریکا لەسەر ئێران و رووسیا کاریگەریەکانی لەسەر بازاری نەوت کەمتر ببێتەوە و سەقامگیریەکیش بۆ عێراق بگەڕێتەوە و بۆ ئاراستەیە کە ئەمریکا ئاراستەیەەکە نەک هیچ لایەنێکی تر ئاراستەیەکە لەبەرەوە ئەمریکا عێراق بۆی گرنگەوە سەقامگیری عێراق و سەقامگیری بازاری وزەش بەلایەوە زۆر گرنگ باشە کاگیادگار ئەمڕۆ وەزیری نەوتی عێراقیش وتی 50,000 ئەو 50,000 کە بۆ خواست و بۆ پێویستی ناوخۆی هەرێمی کوردستان دانراوە وەزیری نەوتی عێراق وتی ئێمە ئەڵین تەواوە برادران ئەڵێن کەمە ئەمە لە داهاتووە قرارە کۆمپانیایەکی بیانی وردبینی بۆ بکاتوە بڵێ هەرێمی کوردستان چەنەی پێویستە بە گوێرەی ئەوەی ئەوترێ دەربارەی ڕێکەوتنەکە ئەگەری هەیە ئەم بڕاکە بۆ خواستی ناوخۆی هەرێمی کوردستان دیاری کراوە کێشەیەکی شاراوە بێت بۆ نمونەوەکو ئاورێکی ژێر خۆڵەمەش بێت و سەر هەڵباتەوە و ڕێکەوتنەکە بخاتە مەترسیەوە سەبارەت بەوەی کە چەندێک هەرێمی کوردستان پێویستێتی باوەڕ ناکەم کۆمپانیای وتمەکەنزی بۆ ئەوە هێنرابێ بەشێک بێ لە کارەکانی کە پێی ڕاستپێرە بەڵکو ئەوە لە ئەنجامی وتوێژێکی دوور و درێژی کە بەڕێوەبەری گشتی سۆمۆناوینا گفتوگویەکی سی مانگە گەشتونەتە ئەوەی کە هەرێمی کوردستان 50,000 پێویستە تەبیعی ئەگەر باسی ئیکتیفای تەواوی هەرێمی کوردستان کەینوە پێویستی بە هەناردە هاوردەکردنی بە هەموو سوتەمەنیەکان نەبێت لە 50,000 زیاتری پێویستە بەڵام لەم قۆناغا ئەوە ڕێکەوتنی لەسەر کراوە بەڵام خاڵێک کە زۆر گرنگە لێرە وەجێی مەترسیە و ئەترسین کێشەی بۆ دروستکرێ لە 50,000 خۆیان نییە لەوەیە کە داهاتی ئەو بەرهەمە نەوتیانەی کە با بڵێن ئەپاڵێورێت و ئەفرۆشرێت دوای ئەوەی خەرجەکانی لێ دەرەکرێت خەرجی پاڵاوتن بێت گواستنەوەی بەرەمێنان بێت ئەو پارەی کە ئەبێنێتەوە ئەبێ بگەڕێنێتەوە بۆ حکوومەتی فدرال و چۆن چۆنی لەسەری ڕێەکەون و چەندێکە ئەمانە هەمووی لە کۆنتترۆڵی حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوە من پێش چەند ڕۆژێکیش ئاماژەم پێکرد ئەمە فرسەتێکی زۆر زۆر باشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو بەرهەمانە مادام داهاتەکەی بۆ حکوومەت و بۆ خەزیانەی هەرێمی کوردستان نایەت و ئەبێ بگەڕێتەوە بۆ خەزیانەی حکوومەتی فدرال کەواتە
بۆچی چاو لە عێراق ناکەی ئەو بەرهەمانە بە نرخی پاڵ پشتی کراو و بە کوالەتێکی باش بخەیتە بازارەوە لەم بینە هاوڵاتیان هێرێمی کوردستانیش سوودمەند بن لێ چونکە نزیکی ئەتوانین بڵێن نیوەی پێداویستی ناوخۆ لەو 50,000 بە تەواوی پڕەکاتەوە ئەگەر نیوەی پێداویستی بانزین نیوەی پێداویستی دیزڵ نیوەی پێداویستی نەوتی سپی بە نرخی پاڵ پشتی کراو هەبێ بە تاکید کاریگەریە بێ لەسەرەوەی کە نرخی سوتەمەنی دابەزێ ئەمە هۆکارێکی باشە بێ بۆ ئەوەی کە هاوڵاتی سوودی لێ بینێ ڕاستەوخۆ ئەگەر ئەمەنەکە حکوومەت هێرێمی کوردستان بەڕاستی علامەتی پرسیارە خاتە سەر خۆی چووکە بەرهەمێکی زۆرە 50,000 کەم نییە حکوومەت هێرێمی کوردستان لە هەموو ئەم ماوەی کە هەناردە وەستاوە خۆی ئەڵێ 6,000 پاڵاوتووە کەواتە شتێکی وا کەمتر نییە لەوەی کە خۆ بەخشانە خۆی هەر ئەوەی جیا کردوێتەوە بۆ پاڵاوتن 10,000 فەرقا لەبەرەوە تەبیعی لە ماوەکانی ڕابردووە بە هیچ شێوەیە کاریگەری نەبووە لەسەر بازار و نرخی سوتەمەنیدا نەبەزاندۆ بەڵکو بە پێچەوانەوە نرخی سوتەمەنی بەرزبووە لەبەرەوە چاوەڕێمان ئەوەیە لە حکوومەت هێرێمی کوردستان بۆ ئەوەی کە هاوڵاتی سوودمەند بێت بە نرخی پاڵ پشتیکراوێکی زۆر باش و بە کوالەتێکی باش بخاتە بازار دوایی کێشە نیە هەرچی پارەیەکی لێ زیادە لەو داهاتە تەبیعی بەپێی ئەو شیکردنەوەی ئێمە بۆمان کردووە بەلایەنی کەمەوە هەر بەرمیلێک نەوتی پاڵێورا و لە نزیکی 35 بۆ 40 دلار داهاتێ بێت بە نرخی پاڵ پشتی کراو نەک بە نرخی بازار بۆ نرخە پاڵ پشتی کراوەی کە هەیە نزیکی 35 بۆ 40 دلار هەر بەرمیلێک داهاتێ بێت کەواتە هێشتا بە نرخی پاڵ پشتی کراوی زۆر لەو زیاترە لەوەی کە ئێستا لە ماوەی سی مانگی ڕابردووە حکوومەت هێرێمی کوردستان نەوتی فڕۆخت. باشە کاک یادگار باسی نرخی نەوتت کرد نرخی نەوتی سپی لە هەولێر گران بووە جا پەیامنێرمان گەیلان سابیر فرۆشیارێکی نەوتی دواندۆ منەمێ لەگەڵ جەنابەت بمێنمەوە بەڵام بەیەکەوە بچین بینەری ئەم لێدوانە بین گەیلان لێ پرسێ دەڵێ بۆ نەوتی سپی گران بووە نەوتەکە ڕۆشت واتە گرانبوونی نەوتی سپی گرێداوە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کاک یادگار بینەری ئەم لێدوانە ئەبین و دواترە گەڕێمەوە لای جەنابتان و زیاتر درێژە بە گفتوگۆکەمانەی. چهارشەم و پێنجشەم دەکات 2 ڕۆژ 3 ڕۆژەوە پێش بە 155,000 بوو 154 بوو ئەوڕۆ بیتە 162,000 بە جملە ئەلێکوانە یعنی تقریبان بە 175,000 دەگاتەوە ماران نەفتی ماران ها ئەوە نەفتی ماران لێکوانە جملەی 160 هەتا 165 گازیش گازی کار 10,000 بەرز بیتەوە. تۆ کارێکی بۆچی دەگەڕێتەوە خواستی خەڵکە گۆڕان کەشوەوەیە؟ نا ئەوەیە مۆزوعەکەوەیە نەفتەکە ڕۆیی. چەند زۆر نەوت لێرە هەیە ئەمەی دەست چیەوە؟ چ زۆر نەوتەکە؟ نەفتی بێجیا، نەفتی مووسرا، نەفتی بەغدایە سێ زۆرە. ئەو هەر کەس یعنی ئێستا نەفتی بەغدا بە سلڤەرە سلڤەری 500 نەفتی بێجی ناقسە. نفتی مووسێش ئەوش عینەن تقریبا بێجەکە باشترە و لۆمارانیش دەرەجەیەکە. کاک یادگار بینیمان کە و فرۆشیاری نەوتاڵێ نەوتەکە ڕۆشت هێشتا بیسمیللا ئەمڕۆ نەوتی هەرێمی کوردستان دەستی بە هەناردە کردوێتەوە ئەزانین کە هەواڵێک بڵاوە بێتەوە شۆکێک دروستەکە کاریگەری لەسەر نرخەکان دائەنێت بەڕای ئێوە ئەمە کاریگەری ئەم هەواڵێ و تەنها شۆکێکی کاتیە یاخودنا ئەم نەوتەکە هەناردە بکرێتەوە کاریگەری دروستەکە لەسەر نرخی بەرهەمە نەوتیەکان لە هەرێمی کوردستان. لە بارودۆخی یاسایی قسەکەی جەنابتانە سپاکێ دروستە بێت نرخێک بەرزە بێتەوە لە هەر هەواڵێکە کە بڵاوەکرێتەوە و دوایە نرخەکە ئاساییە بێتەوە کاتە ئاستی خۆی وەکو ڕەتفعلێکی بازار لەکەیێتەوە بەڵام ئێمە ئەزانین هەرێمی کوردستان بە بەردەوامی پشتی بە هاوردەکردن بەستووە و ئەو نەوتەی کە یعنی زۆر ئەو ڕنگدانەوە یاخود ئەو ڕەتفعلەی بازاڕێتی زۆر منطقی نییە لەگەڵ ئەوەی کە گۆڕانکاری بەسەراتەوە چونکە گۆڕانکاریەکی وا لە پاڵاوتنی نەوت ڕوونایە لە هەرێمی کوردستانە بۆ نرخی بازاری پاڵپشتی کراوە چونکە ئەوەکەی تری ئەگەر لە بازاری لە پاڵاوەکانی هەرێمی کوردستانیش بەرهەم هاتبێت تەنها بە نرخی بازار فرۆشراوە پێشتر و هیچ دەعمێکی نەبووە ئەوەی کە غیری حکوومەت بەشێکی کەمی بە نرخی پاڵپشتی کراوە بووە کەواتە زۆر واقعی نییە ئەو ڕنگدانەوەیە مەفروزە بگەڕێتەوە ئاستی ئاسایی خۆی چونکە بە بەردەوامی هاوردە ئەکرێت چ لە سنوورەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و چ لە عێراقیشەوە نەوتێت هەرێمی کوردستان لەبەرەوە چاوەڕێکرێت
تەبیعی هەمیشە لە وەرزی زستانی شاو کە بەرە وەرزی زستان ڕۆچووی نرخ بەرز بووەتەوە ئەکرێ ئەمە دیسانەوە سوتفەیەک بێکە هاوزەمان لەگەڵ یەکتریا بووە بەڵام منطقی نییە تەنها بەوەی کە هەناردە بەردەوام بێ لەمە تەبیعی چاوەڕێکرێ لە ڕۆژ و لە چەند سەعاتێکە نرخی نەوت بەرز بێتەوە نەوتی سپی بێ بانزین بێ هەرچێک بێ بەڵام چاوەڕێی دابەزینی ئەکرێ دوای ئەوەی کە با بڵێن تۆزێکە فەکە ئەنیشێتەوە. باشە کاک یادگار با بگەڕێنەوە لای ڕێککەوتنەکە دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی دڵنیایی لە جێبەجێکردنی ڕێککەوتنەکە ئەیاد بە دوواداچوون و ئەوەی کە من بینیم ئیجراتیش ئەتوانێت بکات لە کاتی پێشێلکردنی پابەندیەکان ئەمە بەڕای ئێوە دڵنیایی تەواوەتیە بۆ پێمەلکردنی هەموو لایەنەکان؟ تەبیعی ئەمە خاڵێکی ئیجابیە بۆ کۆمپانیا نەوتیەکان و ئەمە کۆمپانیا نەوتیەکان لەوەی کە پێشتر حکوومەتی فدرال دایم جەختێک کردەوە کە ئەبێت دادگاکانی عێراق لە کاتی بوونی کێشە پەنای بۆ ببرێ دادگای نێودەوڵەتی پاریس بێ یاخود لەندەن بێ یاخود نیویۆرک بێ شوێنێکی تر بێ تەبیعی متمانەی زیاترە و دڵنیایی زیاتر ئەیە بە کۆمپانیا نەوتیەکان بۆ ئەوەی مافەکانیان زیاتر پارێزراوە بێ بەتەکید. باشەکە یادگار باسی کۆمپانیاکانت کرد 30 ڕۆژ دانراوە بۆ چارەسەری بابەتی قەرزەکانی کۆمپانیا نەوتیەکان ئەمە کێشەی دروست ینی زۆری دروست کرد لە ماوەی ڕابردووە هیچ میکانیزمێک هەیە هیچ بەڵێنێک دراوە یاخود لە ماوەی ئەم 30 ڕۆژەیە دانوستانەکان لە سفرەوە دەست پێەکەن بەڕای ئێوە ئەگەری هەیە ئەم بابەتە چۆن چارەسەر بکرێت؟ تەبیعی ڕێککەوتنەکان دوو ئاراستەیە ئاراستەیەکیان ئەو شایستانەیە کە کۆمپانیاکان ستەنەوتەکان تەسلیم کردووە لەم ڕۆ چۆن لە سۆمۆی وەرەگرن بەشی دووەمی ڕێککەوتنەکان ئەو قەرزانەیە کە هەیەە لە لای حکوومەت هێرێمی کوردستانە و بەپێ ڕێککەوتنەکە جەنابەت باس کرد ئەبێت لەم ڕۆ دەست پێ بە وتوێشکردن بۆ ئەوەی ئالیەت و شێوازی میکانیزمی دانەوەی قەرزەکان تەبیعی ئێمە ئەزانین بەو راپۆرتانی کە لە بەردەستمانە کە وردبینی وردی بۆەکەین لە ماوەکانی ئەم سیمانگا حکوومەت هێرێمی کوردستان بەشێکی کەم لە قەرزەکانی یاوەتەوە ینی بۆ نمونە هەر کۆمپانیای DNO قەرزەکانی نزیکی 370 میلیۆن دلار بۆ لای حکوومەت هێرێمی کوردستان کەم بۆتەوە بۆ 294.5 کەواتە لە ماوەی ئەم ساڵان زیاد لە 20 میلیۆن دلاری یاوەتەوە دو ساڵە ئەبێ ئالێتێک هەبێ بۆ تەسلیمکردنەوەی ئەو نەوتە ئایا بەشێک حکوومەت لە پشکەکەی خۆی ئەیات چۆن چۆنیە حکوومەت هێرێمی کوردستان چۆن ئەچێتە ژێری چونکە ئەگەر نەوتەکە لای حکوومەت هێرێمی کوردستان نەبێکەواتە حکوومەتی هەرێمی کوردستان ئیستا پشکەکانی ئۆتۆماتیکی نەقلە بێ بۆ وەزارەتی نەوت یعنی لە داهاتە نەوتەکەی کە وەریەگرێتەوەتە حکوومەت هێرێمی کوردستان چۆن ڕێیەکەوێت لەگەڵ کۆمپانیاکانە ئەوە ڕۆژانی داهاتوو هیوادارین بگات بە سیغەیەکی مشتەرەکە کێشە بۆ گرێبەستەکان دروست نەکات چونکە ئەگەر بە بەردەوامی شایستەکانی ئایندەشیان وەرگرن کێشەی باڵێ قەرزەکانی ڕابردویان چارەسەر نەکرێ ئەگەر یەکە کێشە بۆ ئەم ڕێکەوتنە دروست ببێت چونکە دیسان ئەویش بەشێک بوو لەو مەرجانی کە کۆمپانیا نەوتەکان هەیان بوو لە ماوەی ڕابردووە بەردەوامی. باشە کاک یادگار ئێوە وەکو کەسێکە بە دوواداچوونتان زۆرە پێتان وایە ئەم ڕێککەوتنە بەقەدەر پێویست بتەوە ئەگەری هەیە لە داهاتووە دیسانەوە ناکۆکی یاسایی سەر هەڵباتەوە بۆ نمونە لە نێوان عێراق و تورکیا وەگەوەی کە لە کەیسی ICC هەبوو پێتان وایە شتێکی وا دووبارە ڕووباتەوە لەم ڕێککەوتنەیە؟ ئەم ڕێککەوتنە جارێ لە قۆناغی یەکەمان قۆناغی ڕامگوزەری ئەم سێ مانگەی ساڵەکە ماوەتەوە و بەشێکی ئەم ساڵش بۆتان نەزانن کە ئینتیخاباتە و یعنی لە ماوەی ئەم سێ مانگایەکە هەیە ئەگەر هەموو شتێک بە باشی بڕوە ئەو وەختە بناغەیەکی باش و پتە و دروستەکرێ بۆ گواستنەوەمان وەکو لە ویدایەتەوتن بۆ قەناغی دواتر سەبارەت بە تورکیا ئەو گرێبەستانەی کە ئیستا هەیە لەگەڵ حکوومەتی تورکیا بۆ گواستنەوە و ئەمبارکردنی نەوت لە جێیهان و گواستنەوەی یاخودە و گرێبەستەی لەگەڵ بۆتاشا هەیە تاکو مانگی حەوت ناوەڕاستی مانگی حەوتی 2026 بەرکارە بە هەمان شێوە بەردەوامە بێ و ئەزانین لە مانگی حەوتەوە یعنی دوو مانگ لەمەوە پێشەوە حکوومەتی تورکیا پرۆپۆزەڵی گرێبەستێکی فراوانتری بۆ عێراق نردووە وەزارەتی نەوت لە دیراسەکردنیایەتی کە بەشێکە لە با بڵێن گرێبەستێکی زۆر فراوان تەنها نەوت ناگرێتەوە زۆر شتی تراگرێتەوە بەشێکی شەبێ لە ڕێگەی گەشە کەواتە ئەبێ چاوەڕێ بکەین بزانین لەسەر چی ڕێکەون چاوەڕێی ئەوە ئەکرێ گرێبەستەکان بە بەردەوام بێ کێشە نەبێت چونکە بەرژەوەندی گەورە هەیە لە نێوان ئەم دوو وڵاتە تورکیا و
عێراقیشا و تەنها نەوت و وزەنیە چەندین سەکتەری تریان لەبەینا هەیە لەبەرەوە چاوەڕێ ناکرێت کێشەی بۆ دروست بەلایانی کە مۆجارێ ئەم ساڵ ئەم 11 مانگە بە بەردەوامی یاخود ئەم دەمانگەی کەماوە بەبێ کێشە ئەڕواوە پێش ئەوە چاوەڕێەکێ کە گرێبەستێکی نوێ یاخود گرێبەستەکە تازە بکرێتەوە بەڵام هەموو ئەگەرەکان بەرەو ئەوە ڕۆن بە گرێبەستێکی نوێی زۆر فراوانەوە عێراق و تورکیا ڕێبکەون بەرهەمهێنان لە ئێستا 240,000 بەرمیلە ئەمڕۆ وەزیری نەوت وتی ئەوە نەچەسپاوە بەرز ئەکرێتەوە ووتی هەرچەندێکیش بەرز بکرێتەوە 50,000 بۆ ناوخۆی و ئەوی تری هەناردە ئەکرێت. حاڵەتی ماکسیمم ینی بەرزترین توانای بەرهەمهێنانی هەرێمی کوردستان چەندە پێتان وایە گەر بگاتە باشترین حاڵەتی خۆی ئەتوانێت چەند نەوت بەرهەمهێنێت هەرێمی کوردستان؟ تەبیعی ئەمەوەکو ڕوودبێن دوێنێ با بڵێن ئامارێکی کێڵگە نەوتیەکان هەرێمی کوردستانمان بڵاو کردەوە کێڵگە بە کێڵگەکە ئاسی بەرهەمهێنانی چەنە بە تەقدیری ئێمە و ئاستە تۆزێ زیاترە لەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان دیاری کردووە تەبیعی ئەوەشی تایە کە 30,000 بەرمیلی تاوکی ڕاستەوخۆ ناکرێتە بۆریەوە یا کۆمپانیاکە فڕۆشێ بە کڕیارێکی ناوخۆ دوای یا داخڵەکرێ لەبەرەوەی ئەوەی کە لە حکوومەت هەرێمی کوردستان وەرەگیرێ یاخود حسابی بۆکرێ ئێستا ئەو 30,000یانە بۆیە بە 240,000 تەخمین کراوە. ئێمە ئەگەر باسی کێڵگەکان بکەین زۆربەی کێڵگەکان ئێستا بە مەکسیمەم کەپەسیتی بەو پەڕی توانایانەوە چگە لە کێڵگەی خوورمەڵە و تاوکی ئەوەکانی تر هەمووی بە ئەو پەڕی توانایانەوە تقریبەن کارەکەن یاخود زۆر نزیکن لەو پەڕی توانایانەوە و تاوکی تەنها تقریبەن ئەتوانین بڵێن 15,000 بەرمیلێک کەمتریشی ماوە بۆ ئەوەی بگاتە ئەو توانایی کە پێش وەستانی هەناردە هەیبوو. خوورمەڵەش لەوانەیە 20,000 بتوانێت زیادکە بە هەموو بۆچوونەکانی ئێمە کە کێڵگە بە کێڵگە حسێبمان کردبێ لەو پەڕی توانایە ئەکاتە 350 بەڵام احتیمالێ لە سەرەتایە بگاتە 310 دوایە بەرز بێتەوە بۆ 350 بەڵام لەوە زیاتر زۆر زەحمەتە پێش ئەوەی کە وە بەرهێنان بکرێت لە کێڵگەکانە پێش ئەوەی کە بیری زۆر لێ بیرێ چونکە ئەومان بیر نەچێ بەرهێنان بە بەردەوامی ئەگەر وە بەرهێنانی تیانەکرێت ساڵانە هەر ستاندەردێکی عالەمیە تقریبا لە 5 ئاستی با بڵێن بەرهەم کەمەکە پرێشە و فشاری بیرەکان کەمە بێتەوە ئیلا بێ بە بەردەوامی وە بەرهێنانی تیا بکرێ بیر لێ بیرە فشاری کێڵگەکان زیاد بکرێ بۆ ئەوەی کە بتوانێ ئاسی بەرهەمهێنان ڕاگیرێ خود زیاد بکرێ بەڵام لە ماوەی سیمانگی ڕابردووەوە بەرهێنان لە کێڵگەکانە بۆ نزمترین ئاست دابەزیوە ئەمە بەشێکە لەوەی کە ئاسی بەرهەمهێنان یاریێمی کوردستان کەمە و بەشێکی تریشیان بۆ ئەوەیە کە هەر لە ماوەی کە هەناردەکردن وەستاوە سێ کێڵگەی هەرێمی کوردستان لە بەرهەمهێنان کەوتووە سەرتێر و تەقتەقە لەگەڵ کۆمپانیایەک لە گەربیان لەبەر ئەوە ئەم سێ کێڵگەش بەرهەمیان کەمی کردوەوە هەمووی بەیەک وای کردو کە ئاسی بەرهەمهێنان نەتوانێت بگاتەوە ئاستی چونکە خۆتەزانی لە یاسای بوجا بە 400,000 بەرمیل ئاسی بەرهەمی هەرێمی کوردستان دیاری کراوە کە 50 بۆ ناوخۆ بێ چاوەڕێک 350 هەناردە بکرێ بەڵام ئەمە زۆر زەحمەتە لەم ساڵە و باوەڕیشم وان نییە لە ساڵی ئایندا بگەینە 400,000 بەرمیل نەوت کە پێش وەستانی هەناردە لەو ئاستا. باشە بام بچمە بەلای پرسیارێک کە بێگومان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕەنگە گرنگترین بەشی ئەم ڕێککەوتنە بێ بە بڕوای ئێوە کام ئەگەرا بەهێزترە کاگیادگار یەکەمەوەی کە پێتان وایە ڕێککەوتنەکە ئەبێت بە بنەما بۆ بودجەی داهاتوو یاخودنا لەسەر بنەمای بودجا ناچار ئەبن گۆڕانکاری لە ڕێککەوتنەکە بکەن و دیسانەوە بە پرۆسێکی دوور و درێژ تێپەڕێنێت بۆ ئەوەی کە گۆڕانکاری بەسەرا بێت و کێشەکان چارەسەر بکات وە چی بەسەر پشکی هەرێمی کوردستان لە بودجەی داهاتووە دێت لەسەر ئەساسی ئەم ڕێککەوتنە. هیوادارین ئەم ڕێککەوتنە بکرێ بە بنەمایەوە گواستەوەمان بۆ خۆناغی سەقامگیری و دیاریکردنی پشکی کۆمپانیان نەوتیەکان لەسەر ئەساسی پلێبەستەکانیان و حکوومەتی عێراقدانی پێ بدرێ ئەو کاتە کێشەم زۆر بە ئاسانی ئەتوانین پشکی هەرێمی کوردستان لە بوجەکە ئاڵین تەنها بوجە نەبێ هەموو بابەکانی تری بوجە بێت کە هەرێمی کوردستان پێویستێتی خەرجی وەگەڕخستن و خەرجەکانی تریش لەبەرەوە هیواخوازی نەگەر بەبێ ئەوەی کێشەی بۆ دروست بکرێ لە بوجە لە پرۆژە یاسای بوجەی ساڵی 2026 ئەمانە بە شێوەیەکی پتەوتر جێگیر بکرێ و بوجەی هەرێمی کوردستان
جێگیرکرێ لە یاساکانە و بودجەی هەرێمی کوردستان کە بەشێکە لە بودجە. سپاس یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕۆمبین کە لە لیستەرستیەوە لەگەڵ مابوون بێگومان زانیاریەکی یەکجار باشمان وەرگر لە دیوە شاراوەکانی ڕێککەوتنە سێقۆڵیەکەی نێوان هەرێم و بەغا و کۆمپانیاکان. زۆر سپاس کە لەگەڵمان ئامادە بوون. جیاواز لەم بابەتە ئەچمەلای بابەتێکە پێیوەستە بە ئاوی خواردنەوەی هاوڵاتیان لە هەولێر. لە هەولێر خواست بۆ کڕینی فلتەری ئاو زۆر بووە کە هۆکارەکەی خراپی کوواڵەتی ئاوی خواردنەوەی و ئەوەش تێچوێکی زیاتری خستوەتە سەرشانی هاوڵاتیان و هێندەی تر بارگرانی دارایی بۆ دروست کردوون. بۆ پێیەکە فیلتەرەکان لە $100 دەست پێکەن بۆ $1000 دیارە ئەمە تێچوێکی زیاترە بۆ بنەماڵەکان. ئەمە جگەلەوە کە زیانی تەندروستی بە هاوڵاتیانیش ئەگەیەنێت ئەوەش خۆی دیسانەوە تێچوو و بارگرانیەکی مادی و ئابووری دیکەیە. ئەوەی فلتەرەکە فلسەکە تێدانە ئەوە فلسەکە ئەسوودێ. خراپی ئاوی خواردنەوە لە شاری هەولێر هاوڵاتیانی ناچار کردووە خۆیان هەنگاوی چارەسەرکردنی کێشەکەیان بنێن. دلۆڤان هاوڵاتیەکی شاری هەولێرە و لە ماڵەکەیدا فلتەری پاکردنەوەی ئاوی داناوە بۆ ئەوەی خۆی و خانەوادەکەی لە گرفتە تەندروستیەکان بپارێزێت. ماوەی 2 ساڵە و فلتەرم هەیە لە ماڵی خۆم. شەریکەیە دێتە ماڵێ دەگۆڕێتن 3 مانگ جارێک فلتەرەکانم لۆ دەگۆڕن. فلتەرەکەی ڕەنجی قاوەی دەبیتن. خۆم نەخۆشی کلێمان هەبوو. ئێستا کە ئەو فلتەرەماندانەیە زۆر باشە بۆنی ناخۆشی ئاوەکەیە کلسوشتە تەمەشایکەیەسەوە قوڕ و ژەنگ و شتانینە ئاوەکەی هەموو دەگەڕێنیتەوە. ئێستا ئیسراحەتمان کردێک. چارەسەر نەکردنی کێشەی ئاوی خواردنەوە لەلایەن لێپرسراوانی ئیداری شاری هەولێرەوە وای کردووە بەکارهێنانی فلتەری پاکردنەوەی ئاو خواستی زیاتری لەسەر بێت. جیازەکانمان تەسفی و تاقیمە تەسفی 100% داواکاری زۆر لەسەر ئێستا و کارەبایکی زۆر کەمیشی دەیانی لە گڵۆپەکی زۆر کەمتری دەوێتن و زمانی لەگەڵا وەخاستن ئەوانەی کلیایان بەردی هەیە لەوان زۆر چاکە ینی دکتۆر پێی دەڵێ دەبی 100% بیبەستی لە بۆی کلیت بەری زەرع ناکاتەوە. ئەوەی هەولێر زیاترە ئەو توخمانەی وەک لە پسپۆڕیەکی بواری ئیدارەدانی ئاو سەرچاوەکانی ئاو هۆشداری دەداتە هاوڵاتیان لە بەکارهێنانی ئەو فلتەرانە چونکە بەهۆی فرە سەرچاوی ئاوی خواردنەوەی شاری هەولێر هەموو فلتەرێک دروست نییە بەکار بهێنرێن ڕەنگە بەشێکیان کاریگەری خراپ لەسەر پێکهاتەی ئاوەکە دروست بکات. دایمان پرسیاری ئەوە دەکرێت زۆر جاری وایە ئایا ئەو ئەچیزانی کە لە ماڵەکان دەکردرێن خەڵک بە تایبەت بۆ ماڵەوە بەکاری دێنی ئەچیزەی بچووکن ستێشتی بچووکن بۆ چارەسەرکردنی ئەو خاوێنکردنەوەی ئەو لە مادە کیمیاوی پیسەکان. طبعاً بعضێکیان سوودی زۆر لێ دەبیندرێ بەڕاستی بە شێوەیەکی زانستیانە دەتوانرێ کاری پێ بکرێ بەڵام لەوانەیە بەشێکیان هەبن زیاتر با بڵێن لە ڕوانگەی تجاری و بازرگانیەکەوە دەفرۆشرێن و بەڵام خەڵک طبعاً ئەوە نازانێ. لەگەڵەوەی لە شاری هەولێر تاوەکو ئێستا بەشێک لە هاوڵاتیان کێشەی کەمی ئاوی خواردنەوەیان هەیە بەڵام لەلایەکی دیکەشەوە خەمی جۆری ئاوەکە و شیاوی ئاوەکە بۆ خواردنەوەیان هەیە. ئەمە فلتەرێکی بەکارنەهاتووی ئامێری پاکردنەوەی ئاوە. ئەوەشیان هەمان فلتەرە بەڵام دوای 3 مانگ بەکارهێنانی. هەر بۆ ئەگەر هاوڵاتیان بیانەوێت ئاوێکی پاچی خواردنەوەیان دەست بکەوێت پێویستیان بەوەیە ئامێرێکی ئاو پاکردنەوە بەکاربهێنن کە نرخەکەی لە $100 دەست پێکات تاوەکو $1000. ڕامان مستەفا کورسات نیوز هەولێر. بەهۆی وەرنەگرتنی شایستەداراییەکانیان کارمەندانی ڕێکخراوی GIZ ئەڵمانی ناڕەزایەتیان دەربڕیوە داوای وەرگرتنی پارەکانیانەکەن. کارمەندانی ڕێکخراوەکە ئەڵێن دوای تەواوبوونی ئەو گرێبەستەی هەیان بووە لەگەڵ GIZدا ئەو پارەیە لای ڕێکخراوەکەیانە وەریان نەگرتووە. جا پەیامنەرمان هەوار عەلی لەم بارەیەوە ئەزلایڤێکی بۆ ئامادەکردوین بابینەری. بله زریان ام نوکه لناو سنتر پارێزگاها دوهوک داینا کو کومکا خلکی کو بری نوکه جی کارمندین ڕێکخراوە GIZ یا ئەڵمانی بوون خڕڤە بووینە و داخوازا مافن خو و شایستین خوێن دارایت کەین بزانین کانێ ئەو ماف و شایستین وێن دارایی چنە و ژبەر چه خڕڤە بووینە کاک ڕێبەرتو باشی سەرسەرم خێراتم برا سەرچەوە هین بۆ چل وێرە خڕڤە بووینە هین بەری نوکە کارمندین ڕێکخراوە GIZ یا ئەڵمانی بوون هین بۆ چیل وێرە خڕڤە بووین ئەمێت خڕڤە بووین داخوازا شایستێت خۆی دارایی جێ بکەین ما قانون جهەمی منظماتەدا پشتی بوورینە ساڵێکی حەقی هەی هەر کارمەندێکی حەقی هەی پشتی بوورینە ساڵێکی داخوازا
شایسته خۆی دارایی بگات ئەوێ جهاتی نەبڕین وەکو ضریبە و بۆ تەقاعدی هێندە پارەشمات کوشتن مجموع بیتە تقریبا 22 ساڵێ خۆ 5 ساڵێش ضریبە بۆ مەشمات کوشت 5 ساڵێژی بۆ ضمان اجتماعي شمستان و12 ساڵێژی وە دانا سەر يعني مجموع خير تقريبا بيتا 22 صادق او بورا كوجمه بورا چنده كوجمه قالك اما نفرك قالك عادي مش حوالت خو خرا ما يتن قالك بوستيت واشيت ما باشتر راتبت واشيت ما بترن بس يتم بتني هكا بارت مدرس دانا من نزيكي 17600 دلار من الدف باش اف هين تقريبا چند کارمندن اوین کومافن و هاتین اخوادی ام نزيكي 200 کارمند داينه الكردستان خراكي دهوكم زيدي صادو تشتاك نفرين شو سر دانارك خراوي كريت شو ما قالك دانستاندن الجرك خراوي كرين بهمي ركا ما ايميل قالك بفري كرين ما كومبون قالك الجال كرين بس حتى في قافي هر يمراوغات كانت فيتن ما تاخير كان انظن ان يتواتشا في جماد فيت بري ساري صالي بري بيتا ساري صالي او بوارتنا بما بزفرين فدا مش جايين حقوق خو ام همي اغلبا ما بيشول ماينه امی پاره ورگیرین د استفاده کلمه که دبینه حق ندانه ما دبینه بارگیرانی یک سر حکمت آما یا هرمیش باش عقدت وابوش نهاتینانی کرن حتى عقد اوتوماتيكي عقد خلاص بالما مشكلات عقد خلاص بون دانينا عقد خلاص بو مشكله مالقالينا بس هكو شو اللي منظم يجي خلاص منظم اعتيادي دي سحبت ما مشكله قال فيجي اوتش سكالا يا سايتو مار نكري سكالا یاسایی بری ما چند توالا کت ما تومار کرد بو بس سر نگردو وگاوی ام پروژه دیپلماسی نه پروژه سلمی نه مدوید پروژه کاسلمی پر خوش و جماعتی برگیریم چونکی راست دستگاه جایزه دستگاهی که حکومی آلمانیه حکومت آلمانیا دعموانت کردن بس دویتن هاری کاریا ماجی بکن نه هیتات نویر هاری کاریا ما بکن نه هاتی نویر حقیمه بخون حقیمه مالدف گلک بس خوش قالك سباس بله زریان هر وکو دویناش دا دیار کو کومکا خلکی وکوی دا دیار کرم پتر جدوسات کارمندانه لو سرانسری کردستان کو اف مافو شایستین وین دارایی نهاتی ندان کو یا پیدوی افریق خراوا آلمانی اوان مافو شایستین دارایی و خلکی بدته کو هر یک شوان کجمه که مازن پاره یمایل دویرک خراوه ئەم ساڵ هەندێک ڕووداوی سیر و سەمەرە لە جیهان و لە ناوچەکەش ڕێدایەکێک لەوانە سووریا بوو بە خێراییەکی زۆر ڕێڕەوەکەی و چارەنووسەکەشی گۆڕا لە کاتێکا کە سووریا ساڵانێکە ڕوبەڕووی جەنگ و قەیرانە بێتەوە ئێستا هەنگاو بە هەنگاو لەسەر ڕێڕەوی گەڕانەوەیە بۆ گۆڕەپانی ئابووری نێودەوڵەتی لە دوایەوەی لە ماوەی ڕابردووە هەناردەی نەوتی سووریا بە شێوەیەکی ڕەسمی دەستی پێکردەوە پێچێت دەسەڵاتدارانی ئەو وڵاتە بەنیاز بن هەموو کەرت و جونگەکانی ئابووری ببوژێنەوە بۆ پێیەی چەند گرێبەستیان بە بەهای 1 ملیار و 500 میلیۆن دلار ئیمزا کردووە هەواڵی گرێبەستەکە گرێبەستە 1 ملیار و 500 میلیۆن دلاریەکە کە ئامانج لێی پەرەپێدانی ژێرخانەکان و پەلکێشکردنی و بەرهێنەران دەرەکیەکانە لەلایەن وەزیری گەشت و گوزاری سووریاوە ڕاگەیەندرا گرێبەستەکان و بەرهێنان لە پەرەپێدانی دامەزراوە گەشتیاریەکان دروستکردنی هۆتێل و شوێنە گەشتیاریەکان و نۆژەنکردنەوەی شوێنەوارەکان و شتی هاوشێوە لە خۆگرێت وەزیری گەشت و گوزاری سووریا ئەڵێت ئەمە بەشێکی گرنگە لە پلانی وەزارەتی گەشت و گوزار بۆ بوژانەوەی کەرتی گەشتیاری و جێبەجێکردنی پرۆژە گەشتیاریەکان و ئامانجلەی فرەچەشنکردن و گەشەی ئابووری و پەلکێشکردنی وەبەرهێنەرانە. هەرچەندە وڵاتانی ئەندام لە ئەنجومەنی هاوکاری کەندا و دەوڵەمەندن بە وزەی خاوێن لەسەروی هەمویانەوە بە وزەی خۆر بەرهەمهێنانی وزەی خۆر لەو وڵاتانە تێکوێکی کەمتری هەیە بەڵام لە ڕاکێشانی سەرنجی وەبەرهێنەر دەرەکیەکان لەو بوارەیە سەرکەوتوو نەبوون لە نێوان ساڵانی 2020 بۆ 2024 زیاتر لە 1 تریلیۆن دلار وەبەرهێنانی ڕاستەوخۆی دەرەکی لە وزەی خاوێنە لەسەر ئاستی جیهان کراوە لەو بڕە تەنها 24 ملیار دلاری بۆ وڵاتانی سعودیا ئیمارات و ئەمان بووە. پرسەکانی پێوەست بە گۆڕانی ئاو هەوا لە ماوەی دەی ڕابردوودا بوون بەیەکێک لە گرنگترین بزوێنەرەکانی ئابووری جیهان. زۆرێک لە وڵاتان و کۆمپانیە زەبەلاحە نێودەوڵەتیەکان و بەرهێنانی زۆریان لە پرۆژە جێگرەکان وزە نوێبووەکان و تەکنەلۆژیای کەم کاربۆندا کردووە. لەو نێوەندەشدا وڵاتانی ئەندام لە ئەنجومەنی هاوکاری کەندا و
بەهۆی ئەوەی سەرچاوێکی بەرچاو وزەی خۆریان هەیە و ئامانجیانە دەردانی گازە ژەهراویەکان سفر بکەنەوە توانستی ئەویان تێدایە ببن بە جەمسەرێکی گرنگ بۆ پەلکێشکردنی وەبەرهێنان لە وزەی خاوێندا بەڵام پشتی ئەو ناوچەیە لە وەبەرهێنانە زۆرەی لەسەر ئاستی جیهان لە وزەی خاوێندا دەکرێت سنووردارە و وەک پێویست نییە لە نێوان ساڵانی 2020 بۆ 2024 زیاتر لە 1 تریلیۆن دلار وەبەرهێنانی ڕاستەخۆی دەرەکی لە وزەی خاوێندا لەسەر ئاستی جیهان کراوە لەو بڕا تەنها 24 میلیارد دلاری بۆ وڵاتانی سعودیە ئیمارات و عومان تەرخان کراوە ئەوە لە کاتێکدایە کە ئەو سێ وڵاتە هەر لەو کاتە دیاریکراوەدا 132 میلیارد دلاریان لە پرۆژەکانی وزەی خاوێن لە دەرەوەی ناوچەکە وەبەرهێنان کردووە. لە ڕووی ژماری گرێبەستەکانیشەوە لە نێوان ساڵانی 2020 بۆ 2024 سعودیە و ئیمارات و عومان بەگشتی 29 گرێبەستی وەبەرهێنانی سەوزیان ئەنجام داوە و تەنها 10 گرێبەستی وەبەرهێنانی دەرەکیان وەرگرتووە. بە گوێری ئەم داتایانش بێت ئەنجومەنی هاوکاری کەندا و تەنها لە سەدا 2 وەبەرهێنانی ڕاستەوخۆی دەرەکی وزەی خاوێنیان پەلکێش کردووە. بەرهەمهێنانی وزەی خۆر لە وڵاتانی ئەنجومەنی هاوکاری کەندا و بەراورد با وڵاتانی دیکەی جیهان تێچوویەکی زۆر کەمتری هەیە و بەرهێنانی سەوز لە جیهاندا لە 7 بەشدا خۆی دەبینێتەوە کە بریتین لە هایدرۆژین و ئامۆنیا و وزەی نێبووە و پیشە سازی سەوز و باتریەکان و ئۆتۆمبیلی کارەبایی و هایدرۆژین و لە کۆتاییشدا ڕەچاوکردنی تەکنۆلۆژیای سەوز لە بیناسازی و کۆکردنەوەی کاربۆن کە مەبەستەی ڕێگریکردنە لە بڵاوبوونەوەی و کاربۆنەی بەهۆی چالاکیەکانی مرۆڤەوە بڵاو دەبنەوە. لە ماوەی ساڵانی 2020 بۆ 2024 نزیکەی لە 153 بەرهەمهێنانی جیهان لەو بەشانەدا بوون و لەو نێوەندەشدا 3 بەشی هایدرۆژین و ئامۆنیا و وزەی نوێبووە و باتریەکان لە 180 وەبەرهێنەکانیان بۆ خۆیان تەرخان کردووە. سعودیا لە وڵاتانی ئەنجومەنی هاوکاری کەنداودا بۆ پەلکێشکردنی وەبەرهێنانی دەرەکی لە ڕیزبەندی یەکەمدایە بە 12.6 میلیارد دلار وەبەرهێنانی ڕاستەوخۆی دەرەکی و عومان بە 8.9 میلیارد دلار لە ڕیزبەندی دووەمدایە. سەرڕای ئەوەی وڵاتانی ئەنجومەنی وزەی خۆری باشیان هەیە و بەرهەمهێنانی وزەی خاوێن لە ناوچەکە تێچوویەکی کەمتری هەیە. هێشتا پشکێکی کەم لە وەبەرهێنانی جیهانیان بۆ تەرخان کراوە و داتاکانیش دەری دەخەن کە بەشی هەرە زۆری وەبەرهێنانی خۆشیان لە دەرەوەی ناوچەکە ئەنجام داوە. ئەگەر حکوومەتی ئەو وڵاتانە بە چەکسازیکردن لە یاساکانیان و کەمکردنەوەی مەترسی وەبەرهێنان و پشتگیری لە پیشەسازی نوێ لەوانە وزە نوێبووەکان ژینگێکی سەنجڕاکێش دروست بکەن دەتوانن ببن بە جەمسەرێکی جیهانی بۆ وەبەرهێنانی جێگر بۆ ئەوەی لەلایەک ئامانجە ژینگەیەکان بپێکن و لالایەکی دیکەوە ئابوووریەکەیان فراچەشم بکەن. بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵابووریەکانم پێشکەشکردن زۆر سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.